بەردەوام هۆشداری دەدرێت کە لە بەردەوامی مەترسیەکانی سەر ناوچە کوردستانیەکان و هەروە هەوڵەکانی یاساییکردنەوەی دۆخی ناوچە کوردستانیەکان هەر بەردەوامە دانووسانەکانی هەولێر و بەغداش لەسەر بنەمای جێبەجێکردنی مادەی 140 دەسوورە ئێستاش هەوڵێکی دیکەیە لە پەرلەمانی کوردستانەوە بۆ ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانە. نوێترین زانیاریەکان لای هاوکارم هۆشمەند سادقە لە پەرلەمانی کوردستانەوە لەگەڵما ئەو لەگەڵ ئەندامێکی لیژنەی ناوچەی کوردستانیەکان لە لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان قسە دەکات سەبارەت بەم بابەتە. هۆشمەندەمێ بزانم هەوڵەکان بەکوێ گەیشتون بۆ ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانەوەی تر لەو بارەوە چ هەنگاوێکی ئەرێنی و گرنگ نراوە. گوڵباخەم کاتت باش دوای بەردەوامی ئەو هێرشە موشکیانەی کە دەکرێتە سەر هەولێر بە تایبەت ئەمە ئەوەی دەرخستەوە دووبارەی کردوتەوە کە پێویستە ئەو دۆخەی یان ئەو بۆشای ئەمنی کە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقیە پێویستی بە چارەسەرکردن هەیە بە تایبەت ئەو چارەسەرکردنش بە گەڕانەوەی پێشمەرگە دێت. سەبار بە ئاسایکردنی دۆخی ناوچە کوردستانیەکان چەند هەوڵێکی شەبۆ لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە بۆ مەبەستەش ئامادەکاری کراوە. چەندین جاریش وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق گفتوگۆیان کردووە پێکهاتوون بۆی کەوا هێزی هاوبەش بێت بۆی پێشمەرگە بگەڕێتەوە دۆخە ئاسایی بکرێتەوە، بەڵام تاوەکو ئێستا ئاسایی نەکراتەوە. حکوومەتی عێراقیش کەم تەرخەم بووە سەبار بە هەوڵەکانی نێو هەرێمی کوردستان بۆ ئاسایکردنی ئەو دۆخانەوە کاردانەوە نێودەوڵەتەکانش لەبارەی هێرشە موشەیەکە چی بووە لەگەڵ ئەندامێکی لیژنەی ناوخۆ گفتوگۆ دەکەین. کاک محسینم کاتت باش دەبینین ماوە ئێش دەکرێت سەر هەولێر ئەمە هۆکارەکەی ئەو دۆخە ئەمنیە کە ناوچە کوردستانەکانی چارەسەر چی بووە؟ بله زۆر سپاس بخێر بێن. مخابن پشتی 16 ئۆکتۆبەرێ ناوچێت کوردستانی دەرەوە ئیدارە هەرێما کوردستانê لەژێر کۆنتڕۆلا هێزا پێشمەرگەیدا و هێزên çekdarên هەرێما کوردستاندا نەمانە هەندێک هێزی دیت نەیاسایی یان بێژین میلیشیا حتا داعش ku lwê navçê enûke pêstirin و بەردەوام jî مەترسیال سەر ماڵێت کووردا هەیە خەلکی کوردستانی هەیە لوێن دەرێ خەلکی کوردستان تێتە کوشتن خەلکی کوردستان تێدا ترورکردن ماڵێتان تێنە سووتاندن ماڵێتان تێنە وەرگرتن و تاکو ئەو ناوچە وی شێوەیە بمینەوە و پێشمەرگە نەڤەگەرێتە وان ناوچە ئارامی بۆ وان ناوچە ناڤەگەرێتن و ئەو ناوچە هەمی دەمادێ مەترسی بن بۆ سەر پایتەختی هەرێما کوردستانی و هەرێما کوردستانی پشێوەکی گشتی مخابن نەبوو جارا ئێکیە بەلکو بۆ جارا گەلەکیە و پایتەختی هەرێما کوردستانێت بیتە ئارمانجا هەندێک هێزێت دوژمنیان هێزێت نەیار و پراسیل دەوروبەرێت منە ئەویش و هێزا پێشمەرگەی نەمایل لوان ناوچە ئەڤەژی بۆ هەندێک گرتێ وەکو هەولێر بەردەوام گەچە سندنێدایە ژلای دیپلۆماسی و ژلای ئاواکردنا ژێرخانە ئابووریڤە و هەردەم بەردەوام قونسڵیە زێدت من هەرێما کوردستانی و بوویە بشارێکی پێک ڤەژیانێ بۆ هەمی نەتەوە بۆ هەمی ئاینە و ji ber hindê jî bi rastî kardaneweyê dewletên zilhêz li ser evê bûyerê me dîtin nekêşa 24 saeta hemî hatine serxet we bi wan jî hem wekû me Kurda bi wan jî Hewlêr hêla sor bûye we beyannamet xwe da diyar kiriye ku Hewlêr bû hemî layekî hêla sora pêdiviya aram bîte destxweşiyê li hêzê dice teror Herêma Kurdistanê û asayişê polîsa dikên ku her demê 24 demjimêra da cihê hatine wan mûşeka destêşan kirin ku ew jî mixabin ew cihin ew ê ku pêşmerge Ewroke lê nemaye we metirsî nebû ser Herêma Kurdistanê. باشە هەوڵێکی بۆ چارەسەرکردنی ئەو دۆخی ناوچە کوردستانیەکان و گەڕانەوەی پێشمەرگە بۆ حکوومەتی عێراق خەمسان وەکی دیار هەرێما کوردستانê پێشنیارێت هەرێما کوردستانê بۆ هەندێنە ku ئەگەر هیچ نەبێتن هێزێکا مشتەرەک ji لای پێشمەرگیە و ji لای لەشکرە عێراقê ve bête pêkînan li wan navçe bêne cêgîrkirin و ئارamiya wan navçe bête parastin بەڵام عێراق jî Ewroke desthilatdar nîne li wan navçe rastî yanî eger tu temaşayî wan bizav wan herekatê wan çekdara bike yan wan milîşya bike wê deverê diyar diket ku Iraq wan Bexda bêjim ku merkez neya desthilatdar li wan navçe ji ber hindê jî heta nûgehî pengav nehatiye hawêtin bû hindî ew navçe bêne kontrolkirin bêne aram kirin heta pêşmerge nevegerîte ewan navçe ne Kurd wêrê aram dimînin ya ne ew menteqe aram dibîtin و berdewam jî dê metirsî bitin bû ser Herêma Kurdistanê bi taybet jî paytextê Herêma Kurdistanê. Gelek spas. بەڵێ گوڵباخ نەگەڕێمە لاتەوە بۆچوونەکان بۆ زانیاریەکان بوو لەبارەی ئاسایکردنەوەی دۆخی و ناوچەن و مەترسیەکانی لەسەر هەرێمی کوردستان. بەڵێ هاوکار مۆشمەند سادق لە هەولێرەوە سپاس.